پیرۆزبایی جژنی قوربانی پیرۆز لە هەموو موسڵمانان و هەموو کەسوکار و دانیشتوانی دەبەرەکەمان دەکەین و بە موسڵمانی کە لە نەخۆشخانەکانمان هەن. ئینشاءڵڵا ئەم جژنە بێتە مایە شیفا بۆ ئەوانەی کە نەخۆشخانەکان هەموو نەتەوانێ و بگەڕێنەوە ناو ماڵەکانیان و داواش لە هەموو هاوڵاتیان دەکەین کە پابەندی ڕێنماییە تەندروستیەکان بن بۆ ئەوەی چیتر بنێنە ناو نەخۆشخانەکان ئەوانیان بۆ بۆنیان بە کەسەنێکیسەوە داخلی نەخۆشخانە بن. دووبارە سێبارە پیرۆز بێت و دووبارە سێبارە داواتان دەکەم کە پابەندی ڕێنماییەکان